بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری جێپەنجەبەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەم بەرنمەیەمیش تایبەتە بە یەکێک لەو کەسایەتیانەی کە ڕۆڵی بینیوە لە ناو مێژووی ڕۆژنامەنووسی کوردی لە بەغدا، ئەویش محەممەد ساڵح عەبدولکەریم بەرزنجیە. دەپرسین ئایا محەممەد ساڵح عەبدولکەریم بەرزنجی کێیە؟ بۆچی ساڵح یوسفی پێشنیاری بۆ کرد وازە پێشمەرگایەتی بهێنێ؟ چۆن بوو لە کرێکاریەوە گەیشتە ڕۆژنامەنووسێک یاخود بوو بە بەڕێوەبەری نووسینی ڕۆژنامەی ئاسۆ؟ سەدام حسێن چ پێشنیارێکی بۆ کرد بۆ دروستکردنی دەوڵەتی کوردی؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی وەزیفی و سیاسی محەممەد ساڵح عەبدولکەریم. مامۆستا محەممەد خۆشحاڵین لەم بەرنامەدا بتوانین گفتوگۆیەک بکەین لەسەر کۆمەڵێ باس و بابەتی گرنگ وە ڕوودا و کە بەڕێزت ژیاوی تیاندا. بەڵێ پێشەکی سپاسی گەرم بۆ مەڵبەندی ڕۆشنبیری دکتۆر عیزەدین کە بواریان پێداین لە کتێبخانەکەیانە ئەم دیدارە ئەنجام بدەین و هەروەها سپاس و ڕێزی بێپایانم بۆ کەناڵی پەیام و بەرنمەکەی جەنابەت و ئەو برایانەش کە ماندوو پێمانەوە. بەڵێ محەممەد ساڵح بەرزنجی لە ساڵی 1953 لە شاری سلێمانی گەڕێکی چوارباخ لەدایک بووە. قوتابخانەی ئەیوبی لە چوارباخ تەواو کردووە. دوای ئەو قۆناغا چۆتە پەیمانگای ئیسلامی لە 1974 ئەوەی تەواو کردووە و کاتێکە هەر لەو ساڵەیە پارتی بووە لەگەڵ هەموو خەڵکانی تری کووردا، زۆربەی خەڵکانی تردا داوێت تێشاخ و چووە بووە بە پێشمەرگە. لەبورە ئەمە وەکو سەرەتایەگەمەوێ پێشەوە تێپەڕین بەڕێزت تا ساڵی 74 نزیکەی 20 ساڵانێک بووی. ئەو ڕووداوانەی لە سلێمانی ڕوویاندا کە تەمەنی مناڵی تۆ لە گەڕەکی چوارباخ و لە ناو شاری سلێمانیا بووە، ئەو ڕووداوە کاریگەرانە هەم ڕووداوی سیاسی هەم کۆمەڵی ڕووداوی تراژیدی کە لە شاری سلێمانی ڕوویداوە هیچیانت لەبیر ماوە؟ خۆشترینیان کە هێشتا تەمەنم نەگەیشت بۆ 18 ساڵی دەرچوونی بەیاننامەی 11 ئازار بوو، ڕێکەوتن نامەی 11 ئازار کە کورد و عێراق بەگشتی زۆر پێ خۆشحاڵ بوون و بۆ چەندین ڕۆژ خەڵک لە هەموو عێراقا بە تایبەتی لە کوردستانە ئاهەنگیانە جێڕا. منیش یەکێک بووم لەوانە و دڵخۆش بووم بەوە. ئەو ڕووداوی کە لە سلێمانی ئەو کاتانەی زەعیم سدیق هاتە ناوچەکە و بەشێکی گوندەکانی مەنتیقەی دەوروبەری سلێمانی و شارە زور و ئەو شوێنانەی تری سووتان، تۆ ڕووداوانەت وەکو خەونیش بێ لەبیر ماوە یاخود هەندێک کەسی گول لە باران کرد لەو شوێنەی کە کاتی خۆی پێوترا حامیە و دواتر ئێستا شوێنەکەی پارکی ئازادیە؟ زۆر بەباشی لەبیرمە و لە سێی سەرەتایی بووم لە گەڕێکی چوارباخ نزیک مزگەوتی عەبدوڵڵا لوتفی. بەیانیەک زوو سەرباز و کۆمەڵێک دڕندە دایان بە سەرمانە و هاتنە ماڵەوە. ئێمە لەو کاتەیە دایکی خوا لێی خۆش بووم، مریشکی سەربڕی بوو. خوێنەکە بەلای لە ناو حەوشەیەکی گەورەمان هەبوو، لە خوێنەکەی پێوە بوو. هاتنە ژوورەوەتیان ئەم خوێنە چییە؟ دایکیشم نێزانی وەڵام باتەوە. برایەکم خوا لێی خۆش بێ شێخ حەسەن بەڵێندەر بوو وتی ئەوە مریشکمان سەربڕیەوەمانە. ئیتر وتیان هێڵا پێشمان کەوە. بە براکەم گەورە بوو. ئێمە مناڵ بووین، دووسێ مناڵ بووین لەگەڵ دایکما خۆمان نووسان بە براکەمانەوە و بە گریانەوە. ئیتر ئەو وای کرد نازام چۆن کەوتە دڵیانەوە براکەمیان نەبرد. بەڵام دراوسێکانمان و زاواکەم و کە ناوی شێخ غەریبی حەداد بوو ئەوانەیان برد. دوای کە هات ئەوە بوو نەکوژرا بوون کە هاتنە دەرەوە بە ڕیش و
قژی هات و ئەمانە ئەو دیمەنەم ئێستا لە بەرچاوە یعنی زیندانیان کردەوەن زیندانیان کردن لە حامێکەیە مدەی چەندێک گرتبوون دەوری 2 مانگ زیاتری پێچوین ئەو ڕووداوی گول لە بارانکردنە و ژمارە کەسی لێ گول لە باران ڕۆژت لە بیر ئەوان بۆیان باسە کردین کە هاتنەوە دەرەوە لە سزنا چۆن ڕۆژانە خەڵکیان بان کردووە و شەهیدیان کردوون بەڵام بۆچی کۆمەڵێکیان بەرا و کۆمەڵێکش گول لە باران کرا ئایا تۆمەتیان لێ ڕوبەڕوو کردبوونەوە یاخود حاڵەتێکی عەفەوی و هەڵچوون بوو لەوێ بەڵێ بۆ نمونە ئەوەی کە ئێوە بیست بێت بەڵێ ئەوەی کە ئێمە بیستمان بۆ نمونە لێشیان پرسی بوو ڕسمێکی خوا لێ خۆش بوو مەلا مستەفایان بۆ هێنا بوو وتویان قسە بەمە بڵێ ئەویش نەیوت بوو یەکسەر لێوە کوشتیان ئەو بۆ شێوەیە ئەوانیان بۆ جێڕاینەوە یان لەسەر کوردایەتی ڕاچیە چۆن وەڵامەکانیان بەدڵی ئەوان نەبووە لەبەرەوە شەهیدیان ڕاستە بەڵام خۆ هەمووشی هەر گەنج و کۆمەڵی خەڵک نەبوو خەڵکی تریشی نەهموو نەوعی تیا بوو ئەوانەی کە کوشتنیان لەو شوێنەدا بەڵێ دوای ئەوە ئەو ڕووداوانەی تری عێراق کە ڕوویە ئەو کودەتا لە هەشتی شوباتی 63 دواتر ئەوەی کە پێوترا شۆڕشی حەڤەی سی تەموزی 1960 ئەوانە پریشکی ئەو ڕووداوانە هیچ ناوخۆی سدەمانیە گرتەوە بەڕێزت بەبیرت بێ خۆی ئەوەی کە ڕوویدا هی مەنعەتە جەولەکە لەو شۆڕشنا لەبارەی هەشتی شوباتەوە دەستی پێکرد بە زۆری کە عەبدوسەلام عارف بوو بە سەرۆکی کۆمار ئەو ماوەی سەرکردایەتی عەبدوسەلامە زۆر زیانی گەیان بە کورد و بە لایەنی چەپیش لە عێراقا ئەوە بوو ئیتر خەڵکانێکی زۆریان کوشت بە ناوی شیوعێت و بە ناوی کوردایەتی و بە ناوی حتا ئیسلامیشەوە ئەم کابرایە بەڕاستی خەڵک ئەوەم هاتەوەیان سیرکە لێرە خەڵک کە تارەکەی سوتا لە بەسڕە و کەوتە خوارەوە کرا بە پشوو ئێمە لە دەرسا بووین لە سەرەتایی مامۆستا ڕەشیدی مەلا عەلی بەڕێوە بەرمان بوو خۆی کرد بە پۆلەکەمانە وتی کوڕم کورد ڕزگاری بووە ئەو سەرۆکە نالە بارە کەوتۆتە خۆرە و سوتاوە ئێستا هەستن بڕۆنە ماڵەوە بەس کەس قسە نەکا ئێمەش هاتینە دەرەوە و ئەمان کێشا بە کتێبەکانمانە و بە هوتاپەوە هاتینە دەرەوە پێمان خۆش بوو بەڵێ هەواڵەکانتان لە چیەوە بیست لە ڕادیۆەوە بوو لە چیەوە بڵاو بوویەوە بەڵێ بێگومان ئەو کاتە ڕادیۆە تەنها هین بوو تەلەڤیزیۆنیش ئەگەر هەش وایە لە دوای نیۆڕۆ دەستی پێ کرد لە ڕادیۆ بەڵێ یەکێک لە ڕووداوەکانی تر لە ناو شاری سلێمانیە لە ناو خۆی بە تایبەتی شۆڕشی کوردیە تەوەتر و بەریەکەوتنی دروستکرد ڕووداوەکانی ساڵی 1970 بێگومان 64 ئینشقاقێک دروست بوو لە ناو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتانە جیابوونەوە باڵی بارزانی و باڵی مەکتەبی سیاسی جیابوون ئەو ڕووداوانە تا چەند لە بیرت بێ کاریگەریان هەبوو دواتر ڕووداوەکانی ساڵی 1966 بەدواوە هات کە پاڵدانەوە بوو بە حکوومەتی عێراقیەوە ئەوانە ئەو ڕووداوانە ناو شاری سێمایی تا چەند کاریگەری هەبوو وێنەکانی لە پێشاوی ئەوە ماوەتەوە بەڕاستی ڕووداوەکان تا بڵێ دڵتەنگ و تا بڵێ کارە سات بوو بە نسبەت کوردەوە و بە نسبەت خەڵکی سلێمانیەوە ئەتوانم بڵێم زۆربەی خەڵکی سلێمانی لە باڵی بڵێن مەکتەبی سیاسیا بوو کە مامۆستا ئیبراهیم ئەحمەد سکرتێری بوو و مام جەلالیش خۆشتەکەش هەر بە ناوی مام جەلالەوە بوو بە زۆری باشە لە ڕاستیە ببوورە لە ڕاستیە مامۆستا ئیبراهیم ئەحمەد لە ڕووی کردەوە ڕۆڵی بوو بزوێنەر بوو یاخود بووە مام جەلال بوو بە واجیها مام جەلال زیاتر جوڵەی زیاتری هەبوو زیاتر هاتوچۆی هەبوو مامۆستا ئیبراهیم ئەحمەد هەر وەکو ئەدیبێک وەکو شاعیرێک وەکو نووسەرێک وەکو عەسکەری نەبوو بەڵام با چۆنەڵێ بە عەراب و بە مونەزیری ئەو جیابوو بێگومان مام جەلال خۆشی هەروە ئەڵێ بەڵام
باڵەکە بە ناوی جەلالیەوە کاریگەری هەبوو. بەڵێ بۆ نمونە ئێستا زۆر خێزان هەیە ئەڵێ من جەلالیم، زۆر خێزانیش ئەڵێ من مەلاییم، ناڵێ من پارتیم یا من یەکێتیم. ئەمە بنچینەیەکی ناخۆشە بۆ کورد لە ڕاستیە، بەڵام حەقیقەتیشە. بەڵێ ئەم ڕووداوانە جێکەوتیان لەسەر ژیانی خەڵک بەجێ هێژە ناو سلێمانیە، ژیانی خەڵکیان بە جۆرێ لە جۆرەکان خستە حاڵەتی نیگەرانی و ناخۆشیەوە. زۆر بۆ نمونە چەندین هاوڕێی من کە چوونە باڵی مەکتەبی سیاسیەوە و لە شەڕی براکوژیە پارتی و یەکێتی پارتی و باڵی مەکتەبی سیاسی کە ئەوان شەر ناویان پارتی بوو، چەندین لەو هاوڕێیانم کوژران کە ئەبوون بە پێشمەرگەوە ئەچوونە بەرەکانی جەنگەوە لەوێ ئاکوژران. ئەم شەڕی براکوژیە زۆر زۆر کارتێگەری هەبوو لەسەر خەڵکی سلێمانی بە تایبەتی و کوردستان بەگشتی، و ئێستا لەخوا بەزیابێ ئەو شەڕە نەماوە وەکو بەرامبەری یەکتر بە تفەنگ، بەڵام هەرماوە بەڵام مۆدێل و فۆرمەکەی گۆڕاوە هەرماوە بەردەوام و خەڵکیش باجەکە مامۆستا ئەو کاتانە بەیانی 11 ئازار ئەندازەیەک لەو خەمانەی کەم کردەوە بێدەنگی کرد ناکۆچیەکان، یاخود هەر کاتی بەیان نامەکە ئەو مودەی 4 ساڵە کە نەشەڕە ئاشتی بوو تۆزێک خەڵکەکە پشوویە. وەڵاهی بەڵێ ئارامێکی گەورەی بەخشی بە کوردستان و ئەو بەس ناو سلێمانی بەتایبەت لە ناو سلێمانیە یعنی ڕۆژانە هەنگە جێڕە. اینجا ئەم ڕێکەوتن نامەیە بووە هۆی بژانەوەی ڕۆشنبیری کوردی. ئەوە بێگومان بە تایبەتی لە عێراق دوای بەرهەمەکەشی لە بواری میدیا و ڕۆژنامە و ڕێکخراوە پیشەیەکانە ڕنگدانەوەی هەبوو، بەڵام بەڕێزت ئەو کاتانە ئینتیمای سیاسیت کردهبوو؟ من لە 69 ئینتیمای سیاسی دروست کرد کە هێشتا نەژبوو بووم. ئەو کاتانەی یەکێتی قوتابیان بوو؟ بەڵێ لە ڕێکیەوە پەیوەندیت کرد؟ بە برایەکمەوە خوالێ خۆش بێ پارتی بوو، بەڵام نەخێنەوار بوو، لەگەڵ خۆیان ئەی بردم کۆبوونەوەی بەشانەکانی ئەکرد، من بەیان و شتەکانم بۆ ئەخوێندەوە. ئەی کەی بووی بە پێشمەرگە؟ لە 74 و کاتەی تر کە وردەوردە شەڕ دەستی پێکردەوە. بەڵێ کە شەڕ دەستی پێکردەوە ئیتر ئێمەش من پۆلی 6 ئامادەیی پەیمانگای ئیسلامی بووم لە سلێمانی، ئێمەش دامانە شاخ لەگەڵ بەڕێوەبەرەکەشمانە کە جەنابی بەڕێز خوالی خۆش بێ مامۆستا خەتیب بوو، شێخ محەممەد قەراخی برای مامۆستا ئەنوەر قەراخی. یعنی ئەو کاتە ئەو بەڕێوەبەری بوو هەموو لە 180 ئەگەر بڵێم زیاتریش هی ئەو معهەدە دامانە شاخ. باشە دوو جیل دروست بوو، من هەچەند ئەوە بابەتی دواترە، بەڵام جیلێکە بوو پێشی ئەوەی کە نسکۆی شۆڕشی ئەیلوبێت لەگەڵ شۆڕشا بوو، بەڵام دواتر پێچەوانە بوو بە تایبەتی بۆن من لە نمونەی مامۆستا شێخ محەممەد خەتیب بۆ ئەوانە پێشی لەگەڵ شۆڕشا بوون و دوایی دانیشتن و چۆنەڵی ئەو کاتانە لەلایەن حکوومەتی عێراقیەوە قبول کراوە بوون. ئەو جیاوازی دووجیلە بۆچی دروست بوو؟ هەچەند دواتریش دێمە سەری کە بە ڕێزیشتان چوونە ناو ڕۆژنامە نووسی و بڵاوکردنەوەی کوردی لە بەغدا، ئەم دووجیلە چی بوو ئاوا دروست بوو؟ هۆکار چی بوو؟ مامۆستاجان هۆکار ناتەبایی کورد لە ناو خۆیان ئەوە هۆکارەکە بوو. ئەوجا ئەگەر من باسی خۆم بکەم کە چوومە دەرەوە لە 74 کە چوومە ئەوێ تەماشاکەم، ئێمە پەیوەندی ڕاستەوە خۆمان دووسێ مانگ یارمەتی مانگانەمان هەبوو بە تمەنی ئێرانی ئانداینێ پارەکە. لەو کاتەوە من هەستم کرد کە ئەم بزوتنەوەی کوردیە سربەخۆنیە و سەر بە لایەنانی ترە. ئەمریکی لەوێ بوون لە ڕایەت و چۆمان، ئەوانی تر لەوێ بوون، پەیوەندی ڕاستە و خۆمان بە ئێرانەوە بوو. ئەوە بوو کە ئێران دەسی لێ کێشاینەوە نسکۆکە دروست بوو. کاتە بزوتنەوەیەکی سربەخۆ نەبوو.
بڵێن بەڵام لە دەرەوە جۆڵێنرا بێگومان و تا ئێستش بزوتنەوەی کورد سربەخۆ نییە تاکو ئەمڕۆ. باش تۆ کە بووی بە پێشمەرگە چیتە پێنجێن وانە دوایی ئەڕۆیتە هانە گەرمەڵە؟ بەڵێ ئیتر بارەگای بڵێن قوتابیانی ئاینی لە مزگەوتەکەی هانە گەرمەڵەیا بووین چوینە ئەوێ دەوری مانگێک لێ مامەوە دوایی بڕاردرا کە ئێمە وەکوتم لە شەش بووین بمانکەن بە دەرچوانی شەشی ئامادەیی و ئەوەی ئەوێ دامەزرانیان بۆ کردین نووسراوێکیان بۆ من کرد بۆ بارەگای ئەمانەی گشتی ئەوقاف و عەدل کە چێ ئەمینداری گشتی بوو بەڕێز شەهید سەیدا ساڵح یوسفی. هەرچۆنێ بێ من نووسراوەکەی خۆم وەرگرت هاتمەوە سلێمانی بە دزیەوە دوایی بە قەیوانە سەرکەوتم ئیتر بەرە و بڵێن چۆمان بە پێ لە ڕێگا لەم قەیوانە ئەم کاک فاروقەی کە ئەم بینایی دروست کردووە ئێستا منی بینیوتی شێخ ساڵح بۆ چۆچی وتم فاروقی مەلا مستەفا. بەڵێ کاک فاروق ئێمە ئەڵین کاک فاروقی مەلا مستەفا وتم وەڵاوە نووسراوم بۆ کراوە و دامەزراوم بە تەمام بچم بۆ لای سەیدا ساڵحی وتی زۆر باشە بڕۆ بڵێ من خزمی دکتۆر عیزەدینم زۆر دۆستی کاکمە. ئەگە بیرت نەچێ ئەو کاتانە کاک فاروق چەپ بوو حیزبی شوعی بوو بە ڕێزی شت پارتی بووی پارتی و شوعی کۆ ئەبوونەوە بەیەکەوە یاخود چۆن ئەڵێ ئەم تێکەڵەیە چۆن ئاسان بوو بۆ تۆ؟ تێکەڵێکە خزمەتی بوو خزمەتێک هەیە لە نێوانمانە ئەوان خەڵکی دێلێژن ئێمە بەڵام جیاوازیەکەش هەبوو جیاوازی فکریش هەبوو منێکی ئیسلامی پارتی ئەوێکی شیوعی بەڵام خزمەتی و دۆستایەتی کۆن کە کۆی کردبووینەوە من زۆر جار کاک فاروقم ئەبینی لە دێلێژە و خاوێ کە پێشمەرگە بوو جێگری سکرتێری حیزبی شیوعی قیادەی مرکزی بوو بۆ ئەوەی ئەوەم ناسی و ئیتروتی بڕۆ بەلای ساڵح یوسفی بڵێ من خزمی دکتۆرم فعلەن درێژەی پێ نایم کە گەیشتمە لایە و بە خێراتنیەکی جوانی کردم خۆی ئاسایی پیاوێکی گەورە و سەرکردەیەکی گەورە بوو وتم قوربان من خزمی دکتۆر عیزەدین و هاتووم وتی ئێوە چەند کەسن لە ماڵەوە وتم ئێمە بەرەبابی دوو ژنە باوکم دوو ژنیە ناوە لە دایکم من گەورەکەیانم دوو برا و خوشکێکی ترم لە خۆ مناڵتر هەیە وتی ئەی چۆن هاتووی بووە شەشە تەواو نەکرد و بخوێنی وتم وەڵام من پارتیم مامۆستا وتی کوڕم پارتی لە ئێستاە تۆ ئەو هەموو خەڵکە دوینی هاتوونەتە دەرەوە ئەگەر بە قسەی من بکەی بەس ئەمە لەبەرەوەی خزمی دکتۆر عیزەدینی بە قسەی من بکەی بڕۆیتەوە ئیمتیحانەکە بی لە زانکۆ وەرگیرەی ئەوە شەر کوردایەتیە و بە کوردایەتی بۆ حسابەکرێت و بڕە پارەشی بۆ سەرف کردم. واتە تۆی لە پێشمەرگایەتیەوە واسپێ هێنا و تەوسەی کردی بۆ خوێندنەکە؟ منیش بە قسەیم کرد بەڵێ هاتمەوە لە دەوری دووەمە ئیمتیحانممە لە بیرمە پلەی 78م هێنا لە 100. بەڵێ بگەڕێنەوە بۆ پێشتر وتت مامۆستا ئاینیەکان لە مزگەوتەکەی هانە گەرمەڵە بوون کێ بەرپرسیان بوو لە سەردەمی شۆڕشا؟ خۆی دوو کەس بەرپرسی قوتابیانی ئاینی بوون دوو معهد هەبوو لە کوردستانە ئەو کاتە یەکیان لە هەڵەبجە بوو بەرپرسەکەی مامۆستا مەلا عەلی ڕەحمەتی بوو برای مامۆستا مەلا عوسمانی عەبدولعەزیز ئەوی تریان مامۆستا خەتیب بوو کە لە سلێمانی بوو یعنی کە لەگەڵ ئێوە هاتە دەرەوە بوو بە بەرپرسی قوتابیانیش لە دەرەوەش تر ئەوان بەڕێوەبەر بوون دوو بەڕێوەبەر بوون لە 74 بەڵێ هەردووشیان من بەجلی کوردیەوە بینی و من بەبێ ئەمامە و هێن بە تایبەتی مامۆستا عەلی مامۆستا مەلا عەلی هات وەکو پێم وتی موچەی مانگێکی بۆ هێناین بە تمەن
ئەمانم بینی بەڵێ لە هاانە گەرمەڵە. بەڵێ دوایەوە کە پێشنیاری بۆ کریچووی خوێندت بەڵام تۆ لە ژیانەکەی خۆشتا باست کردووە کە ئەو شوێنەی ئێستا لە سلێمانی پێی ئەوترێ سلێمانی پاڵاس حەسیب ساڵح بۆ لەوێ ئیشت کردووە کرێکاریت کردووە بە حکمی ئەوەی وەکو پێشەکیش پێم وتی کاکەم بەڵێن دەربوو شیش بەستنی بینایی حەسیب ساڵح کە من هەر بە حەسیب ساڵح ئێستا شەروایی نووسم و نووسیویشمە لە ئوتێل پاڵاسەوە بیکەن بە ئوتێل حەسیب ساڵح وەکو پێشنیار کەس بە قسەی نەکردم. باشە لە ڕووی مافی کەسێتیەوە ئەو بەڕێزە حەسیب ساڵح بە ناوی خۆیوە ناوینا ئەیکێ یاخۆی هەر کە ئەو دروستی کردبوو یا لە پشتیەوە بوو بۆ حەسیب دروستکردنی ئەو بینایە بۆ ئوتێل بوو بە ناوی ئوتێلەوە دروستکرا بوو. بۆ پێوترا حەسیب ساڵح چونکە قوتعەیەکی گەورە نووسرا بوو بەڵێندەرەکەی حەسیب ساڵحە بەس بەڵێندەرەکەی بەس بەڵێندەرەکەی ئەوە کەواتە مافێکی ئاساییەکە بۆ بە سلێمانی پاڵاس کێشەیەکی نییە کێشەیەکی نییە بەس من ئەو پیاوە زۆر پیاوێکی بەڕێز بوو زۆر خزمەتی کوردی کردووە زۆر دەوری هەبووە بۆ نمونە ئەو پیاوە بووە بە سەرۆکی بەڵێندەرانی هەموو عەرەب بەڵێ کوردێک ئاوا بێ اینجا زۆر خزمەتی تری ئەکرد کاکە بەڵێ تۆ ئیشت کرد لای لە بینای حەسیب ساڵح بەڵێ ناوەم کاکەم مینەکەی گرت بوو شیش بەستنەکەی بەڵێندەراتی شیش بەستنەکەی گرت بوو من ئەو کاتە مناڵیش بووم لە بناغەوە ئیشم تیا کردووە وێنەشم ماوە لە بناغەوە ئیشت کردووە لەناو بینای حەسیب ساڵح سلێمانی پاڵاس ئەرۆڵا کەواتە ئەو پێ دوایە ئەو دیمەن و دیکۆرەی ئێسا پێوتە سلێمانی پاڵە بۆ خۆی یەکێکە لە سمبول و ڕەمزە معنەویەکانی شاری سلێمانی بەڵێ نووسیویشمە وەکو نووسین بڵاوم کردوێتەوە یەک یادەوەریەکی خۆش بۆ باسەکەم لەو بینایە لە ناو بیناکەیە لە قاتی یەکەمەوە شوێنێکی چوارگۆشە ئەمایەوە و بەرزەبەوە نەمەزانی ئەوە چییە کە پرسیارمە کرد ئەری ئەمە چیان و مەسعەدە نەمەزانی مەسعەد چییە بەڕاستی بە دیاریکراوی تۆ ساڵی چەندی شتیا کرد هەفتاوە لە هەفتاوە لە بناغەکەیەوە ینی ئەو کاتە بیرۆکەی یا بڵین دانانی مەسعەد هەبوو بەڵێ وابزانم ئەوە دووهەم مەسعەد یا یەکەم مەسعەد بوو بێ لە شاری سلێمانیە کە هین بووە دوایی کە مەسعەد بیناکە تەواو بوو ڕۆژێک بە ئیفاد لە ڕۆژنامەی ئاسۆ هاتینە ئێرە بۆ مەسعەدەیە سەرکەوتین وتم ئای ئەم مەسعەدە ئەوە یادەوەریەکی خۆشم. بەڵێ دوای ئەوە تۆ کە ئەخوێنیت وەبزانم ئەچیتە بەغدا و دیسانەوە لەوێشەوە دەسەکەیتەوە بەردەوامەوی لە ئیشکردن وانە بەڵێ لەبەر نەبوونی کۆلیژەکەشم ئێواران بوو دەبوو کارێک بکەم کە زیاتر پێی بژیم چونکە بڕاستی من لەو کاتەشەوە مەیلی خوێندنەوە و کتێبکڕین و ئەو شتانم هەبوو هەرچەند کاکارام پێت بڵێم لەو کاتەیە مانگی 10 دیناریان بۆ سەرەفاکردین وەکو قوتابی زانکۆ و شوێنیشیان دابووینێ تیا حەوێینەوە و یعنی ئەگەر بڵێم ئەو 10 دینارە بەشی ئەکردین دوایش بوو بە 15 دیناریش بەڵام من هەر تمۆحی ئەوەم هەبوو کە یارمەتی ماڵیشەوەم بدەم بۆیە چووم ڕۆژێک بە بەردەم وەزارەتی بەرگری عێراقا وەزارەتی دیفاع ئەڕۆیشتم ئارمێکی گەورەم بینی کتێبخانەی گشتی عێراق دروست ئەکرێ بەڵێندەرەکەی حەسیب ساڵحە یەکسەر چوومە ژوورەوە سیاجاندانا بوو چوومە ژوورەوە وتم من ئەمەوێ ئیش بکەم لێرە وتیان چیە زانی وتم حەدادی شیش بەستم وتیان ئەدەی وەرە بزانین ئەزانیت ئەو قەفیزێک مامۆ دروستکە کە ئیتر ئەمزانی وەکو پێم وتی کە دەسم مایەوە و دروستم کردوەوە وتیان بەیانی وەرەوە بۆ ئیش
لەوێش دیسان هەر لای حەسیب ساڵح بڵێن دەستم کردەوە بە خۆیت کرێکاری بینی حەسیب ساڵح خۆیم بینی بەڵێ وتت ئیشم کردووە لە سلێمانی ناسی وەکو ناسی وەکو ناسی نەخێر بەس فۆرمەنێکی هەبوو بڵێن سەرکارێکی هەبوو وتی ئەم کوڕە لە سلێمانیەوە هاتووە لە زانکۆ ئەخوێنێ بە ڕۆژ لای ئێمە کرێکاری کاوتی زۆر یارمەتی بە هەر ڕۆژێکیشکە ئیمتیحانی هەبوو بانێتەوە تۆ دوای ئەوەی کە ماوەیەکی ئیشەکەی لە بەغداوەکو خۆت بەڵێ فەرمووت کە ئەو بینای دروستە کرد چوویتەوە لای بەڵام دوای ئەوە ئەچیت وەزیفەکەتە گوازیتەوە بەڵێ ئەچیت بۆ بەشێکی تریا بڵێن چە فەرمانگەی حکومیەوە ئەو حیکایەتە چۆن بوو بەڵێ ئەوەیان بەڕاستی کاکارام هەرچەند من لێ زۆر یارمەتیانێ هەموو پارەی باشیشم وەرەگرت وەستای شیش بەستن بوو بەڵام ماندوو ئەبووم جاری وا بوو بەجلی کرێکاریەوە چوم بۆ زانکۆ ڕۆژێک هەموو هەمان جلی کرێکاری و عارەق و بەڵێ بۆ چۆنەڵی چمەنتۆ و هینەوە چویتەوە ڕێک بۆ جلانەوە چووم و پێشم زۆر زۆر ئاسایی بوو چونکە کرێکاری و ئیشکردن شەرەفە ئەمە هەموو کەسی زانێت بێگومان وەکو لە پێشی کێشێک کەشاوتم بە بەردەوامی کۆڤار و ڕۆژنامەمە کڕی ڕۆژێک لە یەکێ لە ڕۆژنامەکانە نووسرا بوو ئەو کاتە ئەنجومەنی خزمەت هەبوو مەجلیس الخدمە هەموو وەزارەتەکان پێویستیان بە فەرمانبەر یان بە کرێکار هەبوایە لەوێ بڵاویانە کردەوە کە پێویستمان بە فڵان وەزیفەیە کێ ئەوێ با بێ پێشکەش بکە هاتم ڕۆژێک نووسرا بوو پێویستمان بە معاون فەنی هەیە لە دایرەی کارەبا چون پێشکەشم کرد دوای ئەوەی کە معاون ملاحظ فەنی دوای ئەوەی کە تەواوم کرد ئیشەکان دامەزرام دەبوو ڕئیسی موئەسسە مقابلەم بکە کە چوومە لای وتی تۆ خەڵکی کوێی وتم قوربان سلێمانی وتی ئەی بۆ لێرە تەعینەبی وتم وەڵا مامۆستا من قوتابی دووی زانکۆ وتی ئاوا وتم بەڵێ وتی دەکەواتە ئەم ئیشە بە کەڵکی تۆ نایە شتێکی تر ئەونێرم بۆ شوێنێکی تر بۆ ئەوەی هەم بتوانی خوێندنەکە بکەی هەم موچەش وەرگری وتم زۆر باشە نردمی بووم بە خوێندنەوەی سەعاتی کارەبای ماڵان وتی لە هەفتەیەکا دوو ڕۆژ داوامەکەی وەڵا چوومە تر ئەویش تەلەفۆنی بۆ کردن ئاگاتان لەم کوڕە بێ قوتابی زانکۆیەوەمانە لەوێ مامەوە و ئیشەکەم سووک بوو هەفتەی دوو ڕۆژ تاکو خوێندنم تەواو کرد لەو دایرەیە مامەوە کە خوێنیشم تەواو کردی تر پلەشم بەرز بۆ لە کاتبی ئەوە بۆ ملاحظ و معاون ملاحظ و ڕئیس ملاحظین و بۆ شێوەیە بەڵێ بەڵام دواتر لە دەوری ساڵی 1970 وەزیفە دیسانە گۆڕی ئەچی ئەبی بە ڕۆژنامە نووزیاچە ڕۆژنامەی هاوکاریەوە کە لە بەغا دەرەچوو و کاتانە چۆ ئەم بوو تۆ لە کرێکاریەوە بۆ فەرمانبەری لە فەرمانبەریەوە بۆ ڕۆژنامە نووسی ئەمە چی بوو ئەم گۆڕانکاریانە دروست وەکو عەرزم کردی خولیای خوێندنەوە و نووسین لە کاتێکە لە ئیبتیداییەوە بووم ئەوە کەوت بۆ مێشکمەوە و بە بەردەوامی گۆڤار و ڕۆژنامەم ئەکڕی بە تایبەتی ڕۆژنامەی هاوکاری و گۆڤاری ڕۆژی کوردستان کە وا ڕێکەوت دوای ئێمە سەر ئەوە بووم بە نووسەر لە هەردووکیانە چوومە شتم بڵاوە کردەوە کە لە زانکۆ بووم لە 75 یەکەم نووسینی من لە ڕۆژنامەی هاوکاریە بڵاو کرایەوە زۆر خۆشحاڵ بووم بۆ نووسینەوە ئیتر بە بەردەوامی بڵاو کردەوە یەکەم شتێک بوو لەسەر ژن بەژن بابەتی کۆمەڵایەتی بوو بەڵێ ئیتر دوای ئەوە بە تەرجەمەش ئەو کاتەکە خوێنکار بووی بڵاو خوێنکار بوو زانکۆ بابەتەکە گەیانە هاوکاری خۆ کاتانە بەدەستی بۆمانە بردن
بە ئەمانوسی لەسەر ئەو کاتە چوویتە بەغداد بەڵێ لە بەغداد 75 بەڵێ لە یەکی زانکۆ بابەتەکە تەسیمی کێ کرد لە هاوکاری وەڵا هەر لە پرزگەوە دامنێ و تەماشام کرد دوای 2 ڕۆژ ساڵی ئافرەتانی جیهانیش بوو 75 دوای 2 ڕۆژ بڵاو بۆەوە بابەتەکەم ئەو شەوە خەوم لێ نەکەوت لە خۆشیە کە بڵاوانی ئەوەی کە بڵێن پێوتی 8 مارس نەخێر یا جیهان نەخێر ساڵی کرا بە ساڵی ئافرەتانی جیهان بەڵێ ئەوە بوو 8 مارس ڕۆژی ئافرەتانی ڕۆژەکە بوو بەڵێ بەڵام بۆ ساڵ جیا بوو ڕۆژ جیا بوو ساڵێکیان بۆ دانا لەبەرەوەی ئافرەتی تر ئێستا کەمتر ئەوە باەن یەک ڕۆژی ئێستا ساڵ نەماوە ئەیکەن بە ڕۆژی قەڵەم ڕۆژی زانکۆ ڕۆژی نازام چی بۆ شێوەیە لێ بابەتەکەت بابەتەکەم بڵاو کردو ئیتر بە بەردەوامیشتم هەر ئەنووسی لەسەر دیاردەی نامۆیی ژن بە ژن یعنی ئەو کاتانەوەکو سەرکۆنت ئەکرد بەڵێ کە هەر لەو کاتانە ینی ژن بە ژن بە حاڵەتێکی خراپەزان جوان نابوو بەڵێ ئیتر لە هەشتایە وتم باشە من بۆ ئیش نەکەم لێکێ لەم ڕۆژنامانە ئەو کاتە ڕۆژنامەی کوردی پاشکۆی عێراق بوو لە بەغایە و هاوکاریشە بوو لەگەڵ هاوکاریە هەر هەمان دەستگای هاوکاری گۆڤاری ڕۆشنبیری نوێ لەوێ شاشتم بڵاو کردەوە بەیان لەوێ شاشتم بڵاو کردەوە ئەمانەی هەبوو چوم هینێکم پێشکەش کرد وتمە مێئیش بکەم تاقییان کردمەوە وتیان تۆ باشی ئەوە دامان مەزرانی بەچی دامەزرای بە هەڵەچن مصحح بەڵێ مصحح بە هەڵەچن دوای ئەوە بە مانگێ 2 مانگ یعنی چالاک بووم گەنج بووم زۆر هەڵس و کەوتم هەبوو بووم بە نووسەر دوای ئەوە بووم بە ئیشرافکردنی 2 لاپەڕەی هونەر و لاپەڕەی زانست ئەی پلەی وەزیفی ڕۆژنامەکە لە سکرتێری نووسین و بەڕێوەبەری نووسیان وەرنەگرت کاتێک نەخێر بەڵام ئەو کاتە سکرتێری نووسین مامۆستام عەبدوڵڵا عەباس بوو وای لێ هاتبوو ئەوەنە متمانەی پێم بوو لە چالاکیمە کە خۆی ئەچوو مەسەلەن بۆ دەرەوەی بەغا بە منی ئەسپارت ڕۆژنامەکەی بە من ئەسپارت کە بیبەم بەڕێوە بەڵێ طبعاً ڕۆژنامە نووسی لەگەڵ کاری سیاسیە بڵین وەکو دراوێکی دوودی وایە دایمامیشە ڕۆژنامە چۆن هەندێک وڵات بە پێچەوانە شەواڵێ دیوێکی ڕۆژنامە نووس دیوێکی تری هەیە جاسووسیە ئەنیا بەوە بەڵام دائما ئەوە دوو کارە مامۆستا کەمال مەزهەر لە کتێبی زانستی مێژووەکە باسی وردەکاریانە باسەکە لە دوای ساڵی 1975ەوە کە 6 نسکۆی شۆڕشی ئەیلوولە بێ پارتی دیموکراتی کوردستان و ئەو باڵی کە بڵێن دوایی دروستکرا لەلایەن مامۆستا برایم ئەحمەوانەوە یا پێوترا پارتی شۆڕشگێڕی کوردستانەوە وەکو جۆرێک لە پارتی کارتۆنی یعنی لە بەغدامانەوە پیانەوترا کارتۆنی چۆن حکومی ذاتی کارتۆنیە بوو کە لێرە نەدرا بە حەقیقی بە کورد ئەوەش هەبوو ئێوە لەناو ئەو پارتانە ئێوەش دیسانەوە دابەش بوونەوە لە نێوان پارتی دیموکراتی کوردستان وابزانام هاشم عقراوی بوو بەرپرسی پارتی شۆڕشگێڕی کوردستانیش عەبدوستار تایر شەریف ئێوەش دابەش بوونەوە دیسان لەناو پارتە سیاسیانەمانەوە بەنسبەت منەوە لە سەرەتاوە نەخێر تاکو ساڵی 1983 لە ساڵی 1983 زۆر هینخرایە سرم لەلایەن ئەمنی عامەوە بەڵام بەو نەزعە پارتیەی کە پێشتر پارتی بوویت و چووتە ناو قوتابیان لە هانە گەرمەڵە و هاتیتەوە و ساڵح یوسی پێشنیاری بۆ کردی کوردایەتەکەی تۆ خوێندنە هەمان کەڵکەڵە و نەزعی کوردایەتی و نەتەوەی و پارتی بوون لە مێشکتا مابوو تاکو ئێستش ئەوە هەر لە مێشکمایە پارتیەکەی ئەو کاتە پارتیەکەی ئەو کاتە کە کوردایەتی سڕف بوو بە نیسبەت گەنجێکی وەکو منەوە کە زۆریش تێنەگەشت بووم لە سیاست بەڵام ئێستا ڕۆحی کوردایەتی لە مێشکمە ئەینەن بابەتە لەگەڵ تێبینیم لەسەر ئەم حیزبانەی ئێستا بەتایبەتی ئەم دوو حیزب بەڵام تو هەر لە سەرەتای بەرنامەکە و باس لەوە کە هەر ئەو کاتە گومانت لەسەر پارتی و شۆڕش بۆ دروست و کە چوویتە ئێران و لە بری موچە بە دینار تمەنە دووەرگرت
يعني هەر ئەو کاتە ساردبوونەوە ڕووی تێ نەکردی ئەڵێ ئەو نەزعەیە کە من گەنجێم و حەماسەتم آخر بۆچی من بە قسەی مامۆستای گەورە شەید ساڵحە یوسفیم کرد هەستم بەوە کرد کە ئەم بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردیە زۆر بەداخەوە بێلایەن نییە خۆیان نابن بەڕێوە سکەیان بۆ دانراوە ئەڕۆن لەسەری و ببورن لێم لە جەنابەت و لە بینەرانیش تاکو ئەمڕۆ کورد لەسەر سکەیەک ئەڕوا بڕێوە کە بۆی دانراوە. باش بە بەرنمەکە سیلسیلەی تاریخەکانەوە خۆی بڕاباتی ساڵی 1970 کرد. ئێوە لە ساڵی 1970 مدیری ئەمنی منتیقەی شیمالی ئەبینن. تۆ خۆشت ئەڵەی فشارێکی زۆرم لەسەر بوو مدیری ئەمن ئەبوو عەلا ئەبینن لەوێ هاتووە بی بە پارتی شۆڕژگێڕی کوردستان قوربان خوالێ خۆش بوو شەهید عەبدولستار تاهیر شەریف دعوەتی من و کاک عەبدوڵڵا عەباس و کاک عەبدولوهاب تاڵەبانی و کاک سەلاح شوانی کرد کە هەرسێکیان ماون لە ژیانەوە ڕێزم هەیە چاوی هەم هەرسێکیان ماچێکم لەکوێ داوەتی بۆ کردین لە ئوتێل ڕەشید کە چوونێ ناو ئوتێلەکەوە جەنابی خوالێ خۆش بوو قاسم لۆمان بینی لەگەڵ ئەبوو عەلایە بوو کە مدیری ئەمنی منتیقەی شیمالی بوو ئیتر هاتن بەرەو پیریمان و یەکتریمان بینی و یەکتریمان ماچ کرد ئەلێوەیە قاسم لۆم بۆ یەکەم جار بینی قاسم لۆ وتی ئێوە خۆشحاڵم بە بینینتان کە کوردن و ئەمانە وتی کوڕینە بڕاتان هەبێ لە بەرچاوی ئەو پیاوەی تر کە ئەبوو عەلا بوو بەڕێوەبەری ئاسایشی بڵێن کوردستان بوو شیمالیان پێوت وتی ئێستا من ئێران خود مختاریم بداتێ چەکەڵەگرم دژی عێراق کە ئێستا ئەوان داڵدەی منیان نیاوە وتی ئێوە ئەو خود مختاریە لە کیزمەیان شتێکی چاکە بۆ کورد حکوومەتی عێراقی ناڵێن پەشیمان بوویەوە لێ بۆیە وەڵی کاگارام ڕاستە حکوومەتی عێراق پەشیمان بۆ بەڵام لە عینی کاتە وەکو پێشتۆزێکی ژوتم بەڵام کوردیش بە ئیرادەی خۆی هەڵنەئەساوە ئەڕۆیشت یانی پێ دوایە بەشێکی هۆکاری هەڵۆشانەوەی بەیاننامەکەەوە بوو بەڵێ خۆزگە بەڕای من لە شوێنێکی تریشە ئەمم باس کردووە خۆزگە لە ساڵی 1970 شەڕ هەڵنەگیرسایەتەوە کورد سیاسەتی بکردایە لەگەڵ حکوومەتی عێراقیە نەک شەڕەتفا کورد ویستی بواە هەڵناگیرسایەوە کورد ویستی بووایە تەحملی بکردە هەڵناگیرسایەوە کە هەڵگیرسایەوە ئەو کارە ساتانەی تری بە دوایە هات خەڵکی کورد و عێراق بە کوژ دران لێرەیە ئەو هەموو گەنجە شەهید بوون ئەگەر شەڕ نەگیرسایەتەوە لە ئەنجامانە ئەنفالە بوو نێکی مابارانیش با کاکە تۆ دژمنەکەت بە قووەتە ئەگەر دژمنەکە بە قووەت بێ ئەژزانی دەرەقەتینایی مەچۆ بەگژیا سیاست بەکاربێنە ئێستاش هەر کە کورد ئەبێ سیاست بەکاربێنێ لەگەڵ عێراقا یعنی باشترین شت سیاسەتە ئێستا لەم ڕۆژەیە دەنگە تۆ هەوڵ بە دەنگ ئێستا بیبەرەوە بەڵام زمانی حکوومەتی عێراقیش لە دوای نسکۆی شۆڕشی ئەیلول تعریب و تەبعیس و تەرحیل و جینۆساید بوو گەورەترین هەڵە بوو حکوومەتی عێراقی کە ئەی کرد خەڵکی ڕەوانەی خواروی عێراقە کرد خەڵکی ئەگەرت خەڵکی کوشت ئەمانە هەمووی هەڵە بوو نەبووە حکوومەتی عێراقیش ئەوەی بکردایە بەڵێ لە ساڵی 1970 ئێوە ئیشتان چی بوو مدیری ئەمنی منتیقەی شیمالی ببینن وەکو عەرزم کردی ئێمە داوەتی شێخستار بووین بە ڕێکەوت ئەومان بینی نەچوو بووین بۆ لای ئەویش ئێمە داوەت نەکردبوو ئیتر لێوەیە ئەومان بینی بۆچی شێخ عەبدولستار داوای لێ کردین کە ببین بە پارتی شۆڕژگێڕی کوردستان
من بەنیسبەت خۆمەوە لۆدم زۆر لەسەر بوو ئەگەڕان بە دوامە ئەمن راپۆرتوشتیان لەسرم نووسی بوو کە بێلایەنەوە جارجار شتی کوردایەتێ نووسێ و جارجارە ماکە یەک دوو جار ئەم شخصدارە منی ڕزگار کرد دوایی من وتم بەڵێ قوربان مامۆستا من دێم ئەبم بە پارتی شۆڕژێری کوردستان لەوێ بووم و کردیشمی بە ئەندامی لیژنەی سەقافە و ئیعلام باشە ئێوە خۆتان وەکو کورد نەتان ئەزانی ئەوەی کە لە دەرەوەن با بە زمانی حیزبە سیاسیەکانی دەرەوەی بڵێن بەغا بڵێنەوەی کە دوای نسکۆ بوون هەم ئەوەی کە پارتی شۆڕژگێڕی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم پارتانەی تر لە بەغا هەیە حکوومەتی عێراقی بۆ شەرعیەتدان بە کۆمەڵێک هەڵسوکەوت و مامەڵەی خۆی بەسەر کووردا ڕێگەی پێداون و داڵدەیاون ئێوە وەکو کورد تەتارەزایی وایە یا تۆ پێچەوانەی ئەمڕات هەیە من ئەگەر بڕاشم پێی نەبوو بێ ویستومە لەو ڕێگایەوە خزمەتێک بکەم بە کورد چه خزمەتێکتان کرد باش کە ئێمە کە بووم بە پارتی شۆڕژێڕی کوردستان لەو خزمەتانی کە پارتی شۆڕژێڕی کوردستان کردوێتی خەڵگە هاتن لە خانەقی و لە سنجار و لە مۆسڵ و لە کەرکووکەوە ئەگەر بەخواهشتی خۆشیان نەبوو بێ هاتوونەتە لای ئێمە بوون بە ئەندام ئێمەش چیمان بۆ کردوون نووسراومان بۆ کردوون بۆ لیژنەی شعونی شیمال ئەمە داوامان لێ کردوون ئەمانە تەرحیل مەکەن لە شوێنی خۆیان سەر بە ئێمەن بەهۆی ئەم نووسراوانەی ئێمەوە سەدان خێزان لەو شارانەی کە باسم کردن ماونەتەوە بەهۆی مانەوەی ئێمە لەو حیزبانەیە ڕۆژنامەمان دەرکردووە گۆڤارمان دەرکردووە کۆمەڵەی ڕۆشنبیری کوردیمان بردووە بەڕێوە ئەمانە هەمووی خزمەتی وشە و ئەدەب و قوتابی کوردی کردووە لە بەغایە بەڵام هەموو ئەوانەی کە کورد بوون و لە بەغا بوون ئەو پاساوەیە نەوەڵێن ئێمە کە لە بەغا بووین خزمەتی وشە و زمانی کوردیمان کردووە بە پێچەوانەوەی ڕایەکی شەیە ئەڵێ ئەمانە خزمەتی سیاسەتی حیزبی بەعسیان کردووە هەرکەس سەربەستە چی ئەوەیە بۆ خۆی بەڵام ئەوەی ئێمە ماوەتەوە بۆ نمونە بڕۆ سەیری ژمارەکانی ڕۆژنامەی هاوکاری بکە بڕۆ سەیری ژمارەکانی گۆڤاری بەیان بکە بڕۆ سەیری گۆڤاری ڕۆشنبیری کورد بکە بڕۆ سەیری گۆڤاری ڕۆژی کوردستان بکە بڕۆ سەیری گۆڤاری ڕەنجین بکە من ئەلەوێدا بۆ یەکەم جار دەرم خستووە بە نووسینێکم کێ ئاوازدانەری سرودی ئەی ڕەقیبە قەینا ئەمە باسێکە لەوانەیە باسێکی کۆنترە بەڵام خۆ ئەوانەش پڕن لە ئەدەبیاتی حیزبی بەعس و پیا هەڵدان بە سەدام حسینە لاپەڕەی یەکەم و دووهەم پیا هەڵدان بووە بەڵام لاپەڕەکانی تر هەمووی برێتی بووە لە نووسینی کەڵە نووسەرانی کورد مەسعود محەممەد دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ مستەفا ساڵح کەریم کاکە حەمەی مەلا کەریم دکتۆر کەمال مەزهەر دکتۆر و ئەوە ئیلا ئاخری ئەمانە بەشێکی زۆریان کورد سەدام حسین لە دوای شۆڕشی نسکۆی شۆڕشی ئەیلولەوە کەوتە گیانی کورد تایبەتی جینۆسایدی کرد گوندەکانی تێگا شارۆچکەکان بەشێکی تێگا ئەنجا دواتر کەوتە مەسەلەی کیمیایی باران و ئەنفال و ئەوانە بەڵام لەم قۆناغەتە هەموو ئەمانە بە بەڕێزیشتەوە ئێوە لە بەغدا بوون ویژدانتان مرتاح بوو لێرەوە کورد ئەچێوسێنراوە ئاگر و ئاسن بەسەریا ئەکرا بەڵام ئێوەش لێوە بۆ خۆتان دانیشت بوون و موچەتان وەرەگرت و وەزیفەیەکی پاک و خاوێنتان هەبوو بە ناوی ڕۆژنامەنووسی و قات و جل و بەرگی خاوێنتان هەبوو وەکو کوردەواری ئەڵێ لە تەڕ ئەتان خوارد و لە وشک ئەنون ئەمە یعنی ئایا هەمووی مرتاح بوون ئاوە بێگومان لەو کارە ناشرینانەی حکومەتە کە ئیکرد بەرامبەر گەلی کورد ئێمە بە هیچ شێوەیە مرتاح نەبووین بە هیچ شێوەیەک و بە هیچ شێوەیەکیش لە تەڕوشکمان نەخواردووە بچووکترین نمونە ئەوەیە من تا ئێستا لە کرێچیە بە نسبەت شۆڕش و پێشمەرگایەتی ئەوە با بڵێن خەڵک لە شاخ بوو لە دەرەوە بوو لە ئاوارەیە بوو لە ئۆردوگاکان بوو
بەڵام ئێوەش لە شارەکان بوون. بەڵێ ئێمە من وەکو خۆم شخصی باسی خۆمەکەم بڕوام بە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد نەمابوو چونکە ئمورات و کاروباری بەدەست خۆی نەبووە و هەمیشە لەگەڵ ئەوەیە بووم کە کورد ئەبێ ڕێکەوتن لەگەڵ عێراق بکە پێش ئەوەی ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا و ئێران و تورکیا و چۆی بکە. یانەوە هەڵە استراتیژیەکەی ئەمە هەڵوێستی من بووە و تا ئێستاش کوردواکە ئەوە تا ئەگەر لەگەڵ عێراقا ڕێنەکەوێ کوا موچەی خەڵک کوا خۆشگوزەرانی خەڵک ئەوە بووە مەبەستی ئێمە. بەڵێ زۆر سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی یەکەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ محەممەد ساڵح عەبدولکەریم بەرزنجی تاوەکو بەشی دووەم بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم. کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.